وەک بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای هەڵەبجە لە چوارچێوەی کار و چالاکیەکانماندا لە 6 مانگی ڕابردوودا توانراوە 47 تۆمەتبار دەستگیر بکرێت کە سەرپێچیان کردو لەو یاسا کارپێکراوانەی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم بە بەراورد بە ساڵی 2018 لە 6 مانگی سەرەتای ساڵی 2018دا ئاماژە بۆ دات کە ڕێژەی تۆمەتبار دەستگیرکردنیان زیادی کردو بە ڕێژەی 7 کەس بۆ ماوەی 6 مانگ. هەروەها لە وەرزی قەدەغەی ڕاوماسیدا کە ماوەی 3 مانگی خەیاندووە ئێمە وەک بەڕێوەبەرایەتی خۆمان لە ڕێگەی تیمێکی چاودێریەوە لە ڕێگەی خاڵێکی چاودێری جێگیر لەسەر دەریاچەکە لە ماوەی 3 مانگی ڕابردوودا توانیمانە ڕێگری بکەین لەو کەسانی کەوا سەرپێچیەکەن و هەوڵی ڕاوکردنی ماسییان داوە و توانراوە 312 تۆڕی ڕاوکردنی ماسی دەستی بەسەرا بگیرێت و بە بەراورد بە ساڵی 2018 ئاماری دەستگیرکردنی تۆڕەکان کەمی کردووە بە شێوەیە کەوا لە ساڵی 2018دا 350 تۆڕی ڕاوکردنی ماسی بووە. دیاردەیەک ئەم ساڵ زیاتر بەرچاو بینرا بریتی بوو لە دەستگیرکردن و ڕاوکردنی ئەو ماسیانی کەوا بە شێوەیەکی بەرچاو لە ڕاگەیەندەکانە دەنگی داوەتەوە کە قەبارەیان گەورە بوو و توانراوە 630 کیلۆ ماسی قەبارە جیاواز دەستی بەسەرا بگیرێت و لە زیادکردنی ئاشکرادا بە بڕیاری بەڕێزدا دۆری لە کۆڵینەوە فرۆشراونەتەوە بڕی 1,545,000 دینار خراوەتە سەر داهاتی حکومەت. هەروەها لە ئێستادا لە ناوچە شاخاوەکاندا 10 حاڵەتی ئاگرکەوتنەوە هەبووە کە بۆتە هۆی سووتاندنی زیاتر لە سەدان دووەم لە زەوی پوش و پاوان و دارستان سروشتەکانی ناوچەکەمان. سوپاس.